سلااوان لێبێت وا بڕیارە لە ڕۆژی 19 مانگ آیفۆن 17 بە هەموو جۆرەکانیەوە بگاتە بازاڕەکانی هەرێمی کوردستان. بۆ مەبەستە کۆمپانیای ئایزۆن کە ناوەندی فرۆشتنی بەرهەمەکانی ئەپڵە ئەمڕۆ چالاکیەک بۆ ناساندنی آیفۆن 17 ئەنجام دەدات بۆ زانیاری زیاتر لەسەر آیفۆنەکە و وەروە چالاکیەکەش قسە لەگەڵ کاک شاهۆ دەکەم. کاک شاهۆ سڵاو دەبێت. سڵاو لێوە زۆر بەخێر بێت. ئێوە وەکو کۆمپانیای ئایزۆن چۆن پێشوازی لە مۆبایلی آیفۆن 17 دەکەن؟ بەخێر بن. بێگومان ئەم ساڵ پێشوازیەکی باشی لێ دەکەین، هەم ئێمە و هەم هاوڵاتیانیش. ئێمە وەکو ناوەندی فرۆشتنی بەرهەمەکانی ئەپڵ ئایزۆن ئەمڕۆ ئیڤنتێک ئامادە دەکەین، چالاکێکی ئامادە دەکەین بۆ ئەو بەڕێزانەی کە خوازیارن یەکەم کەس لێرە ئەم بەرهەمە بەدەست بگرن لە زنجیرەی آیفۆنی 17 و لایەنی حکومیش لێرە ئامادە بن و کە ببینن کە بە زمانی کوردی چی پێشکەشەکرێت. ئەگەر ڕەنگەکانی بەرزکەوە قەبارەکانیان بۆمان وەسفی ئەو آیفۆن خۆی ئەم ساڵ کۆمپانیای ئەپڵ 4 مۆدیلی خستە بازاڕەکانی جیهانەوە. مۆدیلەکان چین؟ آیفۆنی ئێرە و لەگە آیفۆنی 17 نۆرمال، آیفۆنی 17 پرۆ و پرۆماکسە. ئەم 4 جۆرەی خستۆتە بازاڕەکانی جیهانەوە بۆ ئەم ساڵ کە زنجیری نوێیە. باشە، پێم وایە دوو جۆریان زیاتر جیاوازیانەیە، هەم قەبارەتەن ئەمەیان آیفۆنی ئێرە باشە. ئێرەکە ئەوەی کە زۆ گرنگە قەبارەیەکی زۆر تەنیکی هەیە و یەکەم جاریشە دروستەکرێت. ئەمە لە جاتی پلس بوو، پێشتر لە زنجیرەکانی دیکە 15 پلسە بوو، 14 پلسە بوو و 16 پلسە بوو. بۆ ڕادەیە خواستی زۆر لەسەر نەبوو لە چاو بەرهەمەکانی دیکە، بۆیە ڕایگرت آیفۆنی ئێری بڵاو کردەوە لە جیاتی. و لە دوای ئەوەش آیفۆنی 17 هەیە، ئەویش بە چەند ڕەنگێک بەردەستراوە. بڵێ چەند ڕەنگی هاتووە؟ ڕەنگەکان لە آیفۆنی 17 5 ڕەنگە و لە آیفۆنی ئێرەکە 4 ڕەنگە، ئەمە 4 ڕەنگی بەردەستە. لە آیفۆنی 17 پرۆ پرۆماکس کە ئەمە ڕەنگە تازەکەیەتی 3 ڕەنگی خستە بازاڕەوە کە دوانیان تازەیە. زۆر باشە. نرخەکەی پێشبینی دەکەن چەند بێ لە ئێستاە بە چەند؟ نرخەکەی لەگەڵ ئایزۆنا جیاوازی دەبێت. ئێمە وەکومەڵی ناوەندی فرۆشتنە بەرهەمەکانی ئەپڵ بە نرخی فەرمی دابەشی دەکەین، بەڵام بە ناونووسین لە 1599 دەست پێ دەکات بۆ پرۆماکس. ئەوانی دیکە نرخەکانن کەمترە و لە ڕۆژانی ڕابردوو ئێمە ڕای دەگەینی بە زمانێکی وازحتر 16 وەرەقە تقریب بڵێ 16 وەرەقە، بەڵام لە بازاری ڕەشا $1200 بەسەرەوەیە، $2200 ببوورە، یعنی کا 22 وەرەقە بەسەرەوەیە. ینی چەند کەس لێرە ناوی تۆ مارکردووە مادەم سعرەکە تا هەرزان تا ئەمڕۆ بە تقریبی 430 کەس ناوی نووسی بۆ تا دوێنێ. ئەمڕۆژ چەند کەسێک ناوی نووسی و نازانم چەندە، بەڵام ئەتوانم بڵم نزیکی 450 نەفرەکە بێتەوە. دەکەن هەتا کەی سعرەکەی نرخەکەی بە بەرزی بمێنێتەوە؟ بەرزی تەوەقع دەکەم تاوەکو هەفتەیەک بۆ 2 ڕۆژ بە بەرزی دەمێنێتەوە، دوای ئەوە دوای 15 ڕۆژ بەسە بە نرخەکان دادەبەزن و دێنە خوات $1500. زۆر باشە، کەواتە گۆڕانکاری کراوە ئەمساڵ؟ گۆڕانکاری باش کراوە. باشە، زۆر سوپاس. بەخێر بێسە چاو. بڵێ ئەمە زانیاریەکان بوون لەسەر آیفۆن 17 کەوا بڕیارە لە 19 مانگ بێتە بازاڕەکانی هەرێمی کوردستان و چەندین گۆڕانکاری زۆر باشی تێدا کراوە. قسەی کۆتایی ڤار دەیکات.